گروپی وەردەفروشی لۆتەی هەرەمەزێنی کۆریای باشوور لە ڕۆژێک شەمە ئاهەنگیکردنەوەی ساختمانی هەرەناودار و دیاری تاوەری جیهانی لە سیۆڵ کردەوە. ساختمانەکە کە پێکهاتووە لە 123 هەموو سەر بە ئاسمان دەدات بە درێژایی 555 مەتر یان 508 پیە و دەبێتە هەرە پێنجمین بەڵندترین ساختمان لە جیهان. پرۆژەی چاوەڕوانکراوی لۆتێل لە کاتێکدا دێت لە میانەی کێشە و گرفتەکانی کاروباریدا بەهۆی گەماڕوەکانی حکوومەتی چین دژ بە لۆتێ گوایە زەوی بە بنکەی سیستمی موشکی بەرگری وڵاتە یەکگرتووەکانی داوە.